ئایزانم دووبارە سڵاوتانەمێت و لەگەڵتان بەردەوامین. ئەکرێت بڵین لە مێژووی ڕەخنە و ئەدەبیاتی جیهانیدا ئێمە هەمیشە وەک وەرگەر و لە هەمان کاتدا وەکو بەکارهێنەری تیۆریەکان هەمیشە بینراوین، واتە تیۆریەکانی دەرەوەمان هەمیشە بەکارهێناوە بۆ شیکردنەوەی ڕۆمانەکان، بۆ شیکردنەوەی کەسایەتی ناو ڕۆمانەکان، کە ئەکرێت بڵین هەمیشە بە چاویلکەی فرۆید، یۆنگ، بارت و فۆکۆوە سەیری دەقەکانمان کردووە یان شیکردنەوەمان بۆ دەقەکان کردووە. میوانێکی تایبەتمان هەیە ئێستا بەڕەشەوەی کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە کە دەیەوێت ئەم هاوکێشەیە بگۆڕێت لەبەری ئەوەی کە ئێمە تیۆریەکانی دەرەوە بەکاربێنین، بەڵکو بۆ لە مۆدووە تیۆریکی ناوخۆ بەکاربێنین بۆ شیکردنەوەی کەسایەتیەکانیان، بۆ شیکردنەوەی کەسایەتی نێو ڕۆمانەکان. ئەو بە تیۆری تاکۆنی دەواازەیەکی نوێی لە بەردەم ڕەخنەی ئەدەبی و هەروەها ناسینی کارکتەرەکاندا کردەوە. گفتوگۆی ئەم تیۆریە یان ئەم داهێنانە ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر گۆران سەباح، ڕەخنەگەر و توێژەر و لە هەمان کاتدا وەکو داهێنەری تیۆری تاکۆنی. دکتۆر گیان سڵاوت دەبێ ئەم کاتت باش. سڵاو لە ئێوەش، زۆر سپاس. سپاس بۆ تۆ دکتۆر گیان. ئەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەم وشەی تاکۆنی لە ڕووی زمانەوانی و لە هەمان کاتدا لە ڕووی فەلسەفیەوە چۆن بوو ئەم وشێت هەڵبژارد؟ بۆچی تاکۆنی؟ بەڵێ کات خۆی کە تیۆریەکەم نووسی هەندێک ناوم بۆی دانابوو، بەڵام زۆر ڕام لە ناوەکان نەبوو. بۆ نمونە خود ئاگایم بۆ دانابوو، یان واگابوونم بۆ دانابوو، یان خودیم بۆ دانابوو. بەڵام کتێبێکی دکتۆر محەممەد تا حوسێنم خوێندەوە کە دەروون زانیە لەوێ وشەی تاکۆنی بەکارهێنابوو. وشەکەم زۆر پێجوان بوو بەڕاستی. وشەی تاکۆنی لەسەر وەزنی داکۆنی یان بابۆنی یان زگۆنی یان زکۆنی. ئەم وشەیە لە کوردی واتە تاکێک یان یەکێک پراوپڕ لە خۆی، واتە بگەڕێتەوە بۆ خودی خۆی، پشت بە خۆی ببەستێت، تاکەچی سربەست و ئازا و چەلەنگ بێت. ئەم مانایە دەدات. یەکسەر گوتم ئەم وشەیە پڕ بە پێستی ئەو تیۆریەیە کە ئەمن نووسیومە، تیۆرێکی ڕەخنەی بۆ خوێندنەوەی دەقی ئەدەبی. دەستە خۆش بە دکتۆر گیان. زۆرێک لە تیۆریەکانی ئەدەبی لە دەروونناسی یان لە فەلسەفیەوە سەرچاواگرن. جیاوازی ئەم تیۆریەی تۆ ئەم داهێنانی نوێ چییە؟ خۆی دەوی بگەڕێنەوە سەر و پرسیارەی چۆن تیۆر دروست دەبێت. تیۆر لە ئەنجامی خوێندنەوە، لە ئەنجامی فاکت ڕاستیەکان و هەروەها لە ئەنجامی ورد بوونەوە و تێڕامان و بیرکردنەوە دروست دەبێت. بێگومان من کە تێڕادەمام بیرم دەکردەوە تاچی کورد بۆ ئەو هەموو کێشەیە هەیە، بۆ وەکو هەر تاکێکی دیکە لە دنیا، بۆ نمونە وەکو تاکێکی ئەڵمانی یان وەکو تاکێکی یابانی یەکو تاکێکی ئەمریکی، بۆ ئێمە ناتوانین بیر بکەینەوە و شتێک دابهێنین و یعنی بەشێک بین لەو کاروانە فکری و هزریانی دنیا. هەرچەندە ئێمە ئەگەر 500 ساڵ بگەڕێنەوە پاش، بیرمەندی زۆر باشمان هەبووە کە لە بوارەکەدا ئیشان کردو، بەڵام بەهۆی ئەو شەڕ و شۆڕ و داگیرکاریە کە یەک بە دوای یەک ڕژێمەکانی چواردەورمان و ناوخۆی عێراق کە وان لە تاچی کورد کرد، تاچی کورد شێوە لەنگە خۆی نەما. بۆیە من بیرم لەو نووسین ئەو تیۆریە کردەوە کە بتوانین ئێمە شکۆ بۆ مێشک و بیرکردنەوە و هزر و فکری تاچی کورد بگەڕێنەوە کە بەڵێ ئێمەش دەتوانین بیر بکەینەوە و ئێمەش هەین. و ئەم تیۆریا دەکرێت نەک هەر بۆ دەقی ئەدەبی کوردی، بەڵکو بۆ دەقی هەموو گەلانی دنیا. هەر دەقێکی ئەدەبی لە هەر شوێنێکی دنیا هەبێت دەکرێت بەم تیۆرە بخوێندرێتەوە و ڕەخنەی لێ بگیرێت و شیکاری بۆ بکرێت. دەست خۆش دکتۆر گیان. دواتر یەنە سەر ناوەڕۆکی تیۆریەکە کە چۆن هەڵسەنگاندنەکات، بەڵام ئێستا پێمان بڵێت چۆن بنەمای سەرەکی لە تیۆریەکەدا هەیە بۆ هەڵسەنگاندنی کارکتەرەکان یان کەسایەتیەکان. بەڵێ خۆی تیۆرەکە پێک هاتووە لە سێ بنەما. بنەمای یەکەم خۆناسین، لەم بنەمایە 6 ئاستی خۆناسین هەیە.
دوای ئەوە بنەمای خۆ بەڕێوەبردن هەیە، دوای ئەوە بنەمای خۆ ڕازیکردن. واتە ئەگەر تاکێک خۆی بناسێت بەپێی ئاستەکان ئەوە دەتوانێت باش خۆی بەڕێوە ببات. ئەگەر تاکێک خۆی نەناسێت ناتوانێت خۆی بەڕێوە ببات، و ئەگەر تاکێک خۆی بناسێت و خۆی بەڕێوە ببات دەتوانێت خۆشی ڕازی بکات. خۆ ڕازیکردن واتە گەیشتن بە لوتکەی چێژ، لوتکەی ئاسوودەی، لوتکەی بەختەوەری ناخ، ئەوەی کە پێ دەڵێن ئاشتی ناوەوە. ئەم زۆر جار دەڵێم تاچی کورد زۆر درەنگ خۆی دەناسێت یان هەر خۆی ناناسێت. من لێت ناشارمەوە، بە خۆم لە تەمەنی 36 ساڵی خۆم ناسیە، دەزانی ینی هەندە نیە خۆم ناسیە. هۆکار زۆرن بۆ ئەوەی ئێمە خۆمان ناناسین، خۆمان نابینینەوە، خۆمان نادۆزینەوە. ڕەنگە سیستەمی پەروەردە هۆکارێک بێت، قوتابخانەکان هۆکارێک بێت، ماڵەوە هۆکار بێت، نەخوێندنەوە هۆکار بێت، و هەموو ئەو داگیرکاری و شەڕ و شۆڕ و لەژێر دەستەیەی کە دەوروبەرمان و ناوخۆش وای لێکردێت کە تاچی کورد خۆی نەدۆزێتەوە، خۆی نەناسێت. بۆیە ئەم تیۆریە دەکرێت یارمەتی توێژەران و ڕەخنەگران و خوێنەرانیش بدا کە زیاتر لە خۆیاندا قوڵ ببنەوە و هەروە زیاتر تێبگەن. بۆ نمونە ئەگەر ئێمە کارکتەرێک وەرگرین و شی بکەینەوە ناخی ئەو کارکتەرە بە پێی کردار و گفتار و هەسوکەوت و بڕیار و قسەکردن و نەکردنی و جوڵە و هەسوکەوتی لەگەڵ خۆی و دەوروبەری، دەتوانین لەسەر ئەو بنەمایانە ئیشی لەسەر بکەین و بزانین ئایا خۆی دەناسێت یان نا، خۆی بەڕێوە دەبات یان نا، خۆی ڕازی دەکات یان نا. کە ئێمە کارکتەرێک ئاوا بەو شێوازە شی بکەینەوە، یەک بۆ لایەنی ئەکادمی، بۆ لایەنی ڕەخنەی ئەدەبی ئێمە پێش دەکەوین، و دووش بۆ لایەنی گەشەی تاک بۆ نمونە خوێنەرێک کە دەخوێنێتەوە دەکرێت لەم ڕێوە خۆی بناسێت یان بیر بکاتەوە کە بچێتەوە ناو خۆی، ناو خودی خۆی، و لەوێوە سەرچاوەی بڕیاردان خودی خۆی بێت نەوەکو فاکتەری دەرەچی. بەڵێ دکتۆر جان، خوێندنەوەیکی وردم بۆ تیۆرەکەی بەڕێزت کرد لە ئاستەکاندا باز لە ڕۆحیانەت و لە ویژدانەکەیت، و لە ئاستی چوارەمیش باز لە تەندروستی جەستەییەکەیت. کارکتەرێک کە تەنیا کارکتەرێکی سەر وەرەقەیە، کارکتەرێکی نێو ڕۆمانێکە، کارکتەرێکە لە ڕاستیە بوونی نییە. ئەکرێت بڵێن ئەمە ئەم تیۆریە کە باز لە ڕۆحانیەت و لە ویژدان بکەین، هەروەها باز لە ڕۆمانسیەت بکەین، ئەرکی ڕەخنەگران، ئەرکی توێژەرەکان قورستر ناکات؟ نا، قورستر ناکات، بەڵکو یارمەتیان دەدات. بۆ چونکە ئەم هەر تیۆرێکی ڕەخنەیی بێنی، بۆ نمونە 12 تا 16 تیۆری ڕەخنەی هەیە لە دنیاە کە دەقی ئەدەبی بە تایبەتی ڕۆمانی پێدەخوێندرێتەوە. ئەم دەقانە لە ئەو جیهانەی کە نووسەر دروستی کردێ لە ناو هەر ڕۆمانێک بەوە خوێندنەوەی بۆ دەکەن. بۆ نمونەوە پێی ئەو تیۆرە یەک لە ئاستەکان ئاستی تەندروستێک کە بەڕێی من زۆر زۆر گرینگە بۆ تاک، لەبەرەوەی تۆ تەمەشای دەوروبەرد بکە لە هەولێر، لە سلێمانی، لە دووهۆگ، ئەمە دوو شتمان زۆر زۆر زیاد بووە. یەک لەوانە چێشتخانە و دوو دەرمانخانە و نەخۆشخانە. زۆر دەخۆین، ئاگامان لە تەندروستی نییە، یەکسەر دەچینە چێشتخانە یان دەرمانخانە، یعنی معادلەکە هاوچێشەکە وای لێ هاتووە. بۆیە ئەو تاکەی کە خۆی بناسێت ئاگای لە تەندروستی خۆی دەبێت. ئەگەر تۆ خۆت بناسی بە چ نەخۆش دەکەی، بە چ نەخۆش ناکەوی، بە چی ژانە سەر دەگری، بە چی ژانە سەر ناگری، ئەمە یەک لە ئاستەکانی خۆناسینە. ئاگات لە خۆت دەبێت. وەرە تەمەشای نەخۆشخانەکان کە بەردەوام ڕێژەیەکی یەکجار زۆر نەخۆشیان هەیە، و تەمەشای ڕێژەی شێرپەنجە بکە یەکجار زۆرە. ڕاستە ئێمە هەوامان پیسە، ڕاستە شت هەیە، ینی خواردنمان خراپە، بەڵام دەبێت ئاگات لە خۆ بێ. ئەگەر تاکێک خۆی بناسێت ئاگای لە دەستی خۆی دەبێت. و ئەوەی ڕوحانیەت خۆی لەوێن دەرم پێناسەی ڕوحانیەت دەبێ بکەم، مەبەستم چییە؟ ینی نایبەستمەوە تەنها بە ئاین. ڕوحانیەت لێرە لەنا ئەو تیۆرە واتە واگەهاتن بە ئاگابوون، چاوکرانەوە. چونکە من پێم وایە تاچی کورد نان دەخوا نووسووە، دەمرێت نووسووە، دەژیت نووسووە، بەڕێدا دەڕوات نووسووە، تەمەشای تەلەڤیزیۆن دەکەن نووسووە، ئاگای لە خۆی نییە بەڕاستی. بۆیە
ئەگەر تاکێک خۆی بناسێت دەبێت بە ئاگا بێت ئەگەر بە ئاگا نەبێت و دەخوا و دەڕوا و دێ و ینی هیچ تاکێکی تەمبەڵی تەوەزەلی بێبەرهەمی بێسوود بۆ خۆی بۆ دەوروبەری ئەگەر واگا نەبێت ئەگەر خۆی نەناسێت بۆیە ئەو ئاستانە هاوکاری ڕەخنەگر دەکات کە قوڵ بێتەوە لە ناخی کارکتەری نێوڕۆمان کە پێمان بناسێنێت بزانین ئایا ئەو کارکتەرە خۆی دەناسێت یاننا و ئەگەر کارکتەر خۆی ناسی و خۆی بڕێوەبرد ئایا ئەم خۆناسینی کارکتەرە چ کاریگەری هەیە لەسەر تێمای سەرەکی ڕۆمانەکە چ کاریگەری هەیە لەسەر کارکتەرەکانی دیکە چ کاریگەری هەیە لەسەر بۆ نمونە تخمەکانی دیکەی ناو ڕۆمان چ کاریگەری هەیە لەسەر خوێنەر ئەمانە هەمووی زۆر گرنگن کە ئێمە دەتوانین وردە ئیشی لەسەر بکەین ئێستا لەسەر یەک ڕۆمان تاقیم کردەوە بڵاو بووە بە سوپاس و لە گۆڤاری خۆشەویستی ڕامان و هەروەها لەسەر ڕۆمانێکی دیکەش تاقیم کردیتەوە ئەو تیۆرە لەسەر ڕۆمانی حکایەتی چرشەوەی شاری قەلەندەرانی بەڕێز بوشڕا کەسنەزانی کە لە ماوەیەکی نزیک لە گۆڤاری وانەردا بڵاو دەبێتەوە. ئەنجامەکەی چی بوو دکتۆر؟ ئەنجامەکەی بەڕاستی ئەو کتێبە ئەو ڕۆمانێکی باڵایە حکایەتی چرشەوەی شاری قەلەندەران ڕۆمانێکی زۆر چاکە بەڕاستی ماندی کردم چونکە ئاسان نەبوو خۆ دەزانین ڕۆمانێکی گەورەی 750 لاپەڕەیە و وردبوونەوە لە نێو ئەو هەموو دێر و ئەو هەموو چیرۆکانە ئاسان نییە و کارکتەری سەرەکی ناو ئەو ڕۆمانە یەک قسە ناکە یەک حیواری نییە و هەموو شتێکی لە بیر چۆتەوە تۆ بێنە بەرچاوت تۆ مامەڵە لەگەڵ یەکێک دەکەی یەک قسە ناکات و هەموو شتێکیشی بیر چووەتەوە بۆیە زۆر کارێکی ئاسانە بوو بەڵام من زۆر سێژم لێ وەرگرت لە کارەکە ئەنجامەکەیت پێناڵێم حەز دەکەم بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش ببێتە جێی ئەوەی کە بە پەرۆشەوە چاوەڕێی گۆڤاری وانەر بکەن و بیخوێننەوە تقریبا 2500 وشەیە شتێکی زۆر ناوازە لێ دەرچووە. دەستە خۆش بە دکتۆر گیان لە بنەمای سێمدا دەڵێیت هەر کارێک بۆ خۆڕازیکردن نەبێت کات بە فیڕۆدانە چۆن هاوسەنگی ڕدەگریت لە نێوان خۆڕازیکردن و لە هەمان کاتدا لە نێوان بەرپرسیارەتی کۆمەلگایە چۆن لە دەقێکی ئەدەبیە ئەم هاوسەنگیە ڕابگیرێت؟ بەڵێ تاوان خۆڕازیکردن دوای ئەوە دێکە کارکتەرێک تاکێک خۆی بناسێت و خۆی باش بڕێوە ببات دوای ئەوە دەتوانێت خۆی ڕازی بکات بێگومان هەر گفتارێک بۆ نمونە هەر قسەیەک هەر کردارێک هەر جوڵەیەک هەر شتێک کە دەیکەی دوای خۆناسین و خۆ بەڕێوەبردن بۆ ئەوەیە کە تۆ بگەیتە بەختەوەری خودی ناوەوە ئاشتی ناوەوە ئەوەی کە بدرێن ئینەر پیس ئەو خۆڕازیکردنە لووتکەی خۆناسینە و ئەو بەرپرسیارەتی کە دەیکەی یان ئەوەی کە خۆتی لێلارە دەی هەموو ئەوانە بەشەکە لە خۆڕازیکردن مەسەن بۆ منە تۆ کارکتەرێکت هەیە خۆی دەناسێت زۆر بەباشی خۆی بەڕێوە دەبات و لە هەمان کاتدا دەیەوێ ئەوەی کە لەسەر شانیەتی ئەو ئەرکانێک کە هەیەی بە باشترین شێوە جێبەجێ بکات ئەوەیە خۆڕازیکردنەکە واتە بە بەرپرسیارەتی خۆی هەڵدەستێت خەم لەوە دەخوات کە لەسەر شانیەتی و ئەو کارکتەرەی کە خۆی نەناسێت و خۆی بەڕێوە نەبات بێگومان تەمبەڵیش دەبێت بۆ بەرپرسیارەتەکان خۆی دەدزێتەوە لە بەرپرسیارەتەکان بۆیە خۆڕازیکردن لووتکەی خۆناسینە و ئەو هاوسەنجە دەتوانین بڵێن بەوە ڕادەگیرێت کە ئەگەر ئێمە لە تاک ورد بووینەوە لە ناو کارکتەری ڕۆمان دەتوانین پێی بە هەموو ئەو شتە شاراوانەی ناو ناخی ببین بۆ نمونە بۆچی خۆی دەدزێتەوە لە بەرپرسیاریەت ئەخی ئێستا تاچی کورد بەڕاستی وایە ها یعنی ئێمە بە دەگمەن تاکێکی زۆر بەرپرسیار و خەمخۆر دەبینی ئەوزە هۆکار گەلک زۆرن بەڕاستی بەڵام گرینگە ئێمە لە تێبگەین بۆچی وا دەکات بۆچی دەگەڕێتەوە ئێستا تاچی ما دەوروبەری خۆمان خۆی دەدزێتەوە لە بەرپرسیاریەت لەبەر ئەوەی خۆی ناناسێت لەبەر ئەوەی کابرا خۆی پێ بەڕێوە ناچێت چ جای ئەوەی بێ ئەرکێک
لە دام و دەستگا لە شوێنێک کار دەکات یان لە ماڵەوە ئەوە فریای خۆی ناکەوێت باشە چۆن فریای دەوروبەر و کۆمەلگە و قوتابخانە و شوێنی کار و خاو خێزان دەکات باشە دکتۆر بەڵێ دکتۆر ئەگەر ڕخنەگرێکی بیانی ڕۆمانێکی دۆستۆفسکی بە تیۆری تاکۆنی شیکار بکات پێت وایە کە ئەم تیۆریە وەڵامی پرسیارە جیهانیەکان بداتەوە تایبەت بۆ ڕۆمانە بەڵێ بەڕای من بەڵێ تازە تیۆریەکە لە سەرەتایە خۆی من بەرنامەکەم وایە پلانەکەم وایە یەکەم جار لە ناوەخۆی کوردستان تاقی بکەینەوە لەسەر 30 یان 35 یان 25 ڕۆمانی زۆر باشی کوردی کە ئەوە سەری گرت و جێی خۆی گرت توێژەران لە ناوەند ئەکادیمیەکان بەکاریان هێنا و ئەوانیش توانیان جێبەجێ بکەن لەسەر دەقی کوردی ببوورە ئەو کاتی دەتوانین یەکەم جار ئێمە ئەم تیۆرە تەرجەمە بکەین دوای ئەوەی کە بە کوردی لە کتێبێکدا بڵاومان کردەوە و ناسانمان و جێبەجێمان کرد لەسەر دەقی کوردی ئینجا بین تەرجەمەی بکەین وەری بجێڕین بۆ زمانی عەرەبی بۆ ئەوەی توێژەرانی عەرەبیش جێبەجێ بکەن لەسەر دەقی خۆیان دوای ئەوە ئینجا بێمە سەر ئەوەی کە بیکەمە ئینگلیزی و لە گۆڤارێکی دنیا بڵاوی بکەینەوە ئەو کاتە توێژەرانی هەموو دنیا دەتوان سوودی لێوە بگرن بەڵێ بەڕای من دەکرێت لەسەر هەر دقیق نەک دقی خۆماڵی بەستەنیا ڕۆمانی کوردی لەسەر ڕۆمانێکی ئەڵمانیش و ڕۆمانێکی ئینگلیزیش و ڕۆمانێکی تەنانەت یابانی و ئوسترالی و هەر ڕۆمانێکی دنیا بێت دەتوانین ئەم تیۆرە ڕۆمانەکەی باشە دکتۆر وەکو گۆتا پرسیارم ئەتەوێت تاکۆنی ببێتە ڕێچکەیەکی ئەکادمی لە زانکۆکانی کوردستانە بەڵێ ئەوە نیازمە و پلانمە بۆیە من لێرەوە لەو بەرنامە جوانەی بەڕێستان ببوورە لەو بەرنامە جوانەی بەڕێستان داوە لە هەموو ئەکادیمیستەکانی کوردستان دەکەم داوە لە زانکۆکان دەکەم کە هاوکارم بن و من گەڕێکم دەست پێ کردووە لە زانکۆی کوردستان لە هەولێر دەستم پێ کرد لەوێ سمینارێکم کرد لەسەری پاش ڕەمەزانیش بەنیازم پلانمان هەیە کە لە چەند زانکۆیەکی دیکەی کوردستان لە هەموو شارەکانی کوردستان کە زانکۆی لێیە من بچم کۆڕ بکەم سمینار بکەم و بیناسێنم بە قوتابیان و ئەکادیمیستەکان پسپۆڕان و توێژەران و ڕخنەی ئەدەبی کوردی و هیوادارم ئەوانیش بە سەرنج و تێبینی و ڕخنەکانیان ئەو تیۆرە دەوڵەمەند بکەن ئەو تیۆرە ڕاستە من نووسیمە بەڵام ئەوە موڵکی هەمومانە موڵکی نەک هەر هەموو کورد موڵکی هەموو مرۆڤایەتیە دەکرێت ئەم تیۆریە بچێتە پاڵ ئەو شازە تیۆریەی کە ئێستا هەیە لە دنیا دەقی ئەدەبی پێ دەخوێنرێتەوە و هەمومان پێمان خۆش دەبێت کە هەڵقوڵاوی ناو ناخی تاکێکی کووردە کە ئەوە بۆ هەمومان شانازیە بەڕاستی دەستخۆش دکتۆر گیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ بەشداریکردنت کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت بۆ گفتوگۆکردن لەسەر تیۆری تاکۆنی زۆر سوپاس بۆ ئێوە